ئامانجی بەڕێوەبەرایەتی هاتووی پارێزگای سلێمانی لەم پرۆژەیە و یاخود لەم پرۆژەی هەڵمەتی هۆشیاریە ئەوەیە کە هەندێک سەرپێچی هاتوچۆ خەریکە دەبێتە دیاردەی ڕۆژانە و ژمارەیەک سەرپێچی ئاشکرا ڕەوشی هاتوچۆیان شێواندووە و کاریگەری نەرێنیان خسۆتە سەر ڕەوشی هاتوچۆ و بە هۆکاری جیاجا سەرپێچی هاتوچۆ لە ناو شاری سلێمانی زیادی کردووە. بۆیە لە ڕێگەی هەڵمەتی هۆشیاری لەلایەن بەڕێوەبەرایەتی هاتوچۆ کام هەڵمەتە وەکو باسمان کرد بۆ ماوەی 1 مانگ بەردەوامە بێ لەم هەڵمەتەدا سەرنجەکرێتە سەر چەند سەرپێچیەک لە سەرپێچیەکانی هاتوچۆ یەک لەوانە کە ڕۆژانە بەدیەکرێ بە بەکارهێنانی پشتێنی سەلامەتی. بەڕێزان ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ ساڵانە گیانەدەستدانی ڕووداوەکانی هاتوچۆ ئەگەر دابەش بکرێت لەسەر بەکارهێنەرانی شەقام لە نێوان سەرنشین و پیادە شۆفێر زۆرترین ئەو کەسانەی کە گیان لەدەستەدەن سەرنشینەکانن، ئەمیش بەهۆی بەکارهێنانی پشتێنی سەلامەتی. سەرنجچە ڕاکێشین بۆ ئامارێک گیانەدەستدانی ڕووداوەکانی هاتوچۆ لە ساڵی 2017 کوێی ئەو کەسانەی کە ساڵی 2017 بە ڕووداوی هاتوچۆ گیان لەدەستداوە 218 هاوڵاتی گیان لەدەستداوە، 128 هاوڵاتیان سەرنشین بوون. ئەتوانین بڵێن بەشێکی زۆری ئەم سەرنشینانە کە گیانیان لەدەستداوە بەهۆی بەکارهێنانی پشتێنی سەلامەتی بووە. واروەها هەڵگرتنی تابلۆی ساختە کە بەداخەوە بۆتە دیاردەیەکی ڕۆژانە لەسەر شەقام و ڕێگاوانەکانی شاری سلێمانی بەدیەکرێ. واروەها شۆفێرانی ماتۆرسکیل و بەکارهێنانی کەلوپەلی تایبەت بە خۆپارێزی وەکو کڵاوی سەرپارێز و سەرئەژنۆ و سەرئانیشەکە لەم هەڵمەتەدا بە ئاماشەوە تەچیزەکرێتە سەری. واروەها لێدانی گڵۆپی سوول لە ترافیکەکان کامیش یەکێک لە سەرپێچەکان کە ڕۆژانە بەدیەکرێت.